ئێرە ڕێگای نێوان سۆران سنووری برادۆستە. لێرە مەودای بینین کەمترە لە 2 مەتر بەهۆی هەبوونی تەمومژێکی زۆر. نەبوونی هێلکاری لە ڕێگاکەدا ئاستەنگی زۆری بۆ هاموشۆکاران دروست کردووە. ئەوە ڕەوشی وەزستان هات جادەکە تەمومژاویە بڕوا بکەیت ینی 2 مەترە جادت نێدیت ئەکرێ ئەو جادەیە بربەستی لۆدا بندرێ ئەکرێ ئەو جادەیە سبوق بکرێ بکرێ ئەو جادەیە فسفۆری لۆدا بندرێ چونکە جادەکی سەرەکیە و منتیقەیەکە منتیقی برادۆست نەحیەی برادۆست نەحیەکە لە هەموو نەحیەکانی سنووری قەزای سۆران گەورەترە. ڕێگایکی زۆر سەختە بە تایبەتی زستانان لە بەندێک کە سەختە مژ و تەمەچی هەرێکزار بە قەوەتەگری ئەو ڕێگە ئەگەر بێت و ئەو ڕێگا 2-3 خەتمان لۆ لێ دەنس لە شێخان هەتا شیوان ئەو ڕێگا زۆر باشەوی. سەختی ڕێگا و هەبوونی پێچاوپێکی زۆر و نەبوونی هێما و هێلکاری لە ڕێگاکەدا لە وەرزی زستان گرفتی زۆری بۆ هاوڵاتیان دروست کردووە، بە تایبەتیش کاتی هەبوونی تەمومژێکی زۆر. مەودای بینین لێرە کەم دەبێتەوە و زۆر جاریش ڕووداوی نەخوازرا و لەم ڕێگایە ڕوویانداوە. بەنسبەت ڕێگای سەرەکی شۆرەدەی سیدەکان بۆ سووران ڕێگایەکی شاخاویە ڕێگایەکی یەکسایی دەچوون هاتنیان یەکە لە هەمان کۆدا ناوچەیەکی شاخاوی و سەختە لە وەرزستاندا بە تایبەت بەفر و بارانێکی زۆر دەبارێت پێویستی بە هێلکاری هەیە لە ڕووی هێماوە هێماکان هەن بەڵام ساڵانە لەگەڵ ڕەماڵینی بەفر و باران ئەو شتانە کە ڕێگەکان خاوین دەکەنەوە هەندێک لە هێماکان لەوانە لەناو بچن و پەک بکەون پێویستیان بە نوژانکردنەوە هەیە. هەروەها ڕێگاکەش هەتا ئێستا هێلکاری بوو نەکرەوە سەری خۆمانەوەدار دەکەینەوە بە نووسراوێکی فەرمی کە هێلکاری بوو شەقامەکە بکرێت. بەشێک لە پرۆژەکانی سنووری برادۆست لە ساڵانی ڕابردوو کەوتونەتە بواری جێبەجێکردن، بەڵام تاکو ئێستا زۆربەی پرۆژەکان بە نیوەچڵی جێماون، گرفتی زۆریشی بۆ هاوڵاتیان دروست کردووە، بە تایبەتیش ڕێگای نێوان سۆران نەحیەی سیدەکان. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.